سڵاوتان لەبێت خاوەن ئۆتۆمبیلە بێسەرەتاکان هاتوونەتە بەرامبەر بەڕێوەبەرەتی هاتوچۆی گەرمیان لێرە گربوونەتەوە. گربوونەوەکەی ئەمان دوای ئەوە دێت کە لە ماوەی ساڵی پێشودا لە کۆتایی ساڵی ڕابردوودا لیژنەی ئەمنی پارێزگای سلێمانی بڕیاری دەستگیرکردنی ئۆتۆمبیلی بێسەرەتای دەرکرد. ئەوان جۆک و ناڕەزایەتیەک هاتوونەتە بەرامبەر بەڕێوەبەرەتی هاتوچۆی گەرمیان گربوونەتەوە. بەڕێزگان سڵاو لێبێ، چەند ئۆتۆمبیل هەیەەوە چەند زەرەرەکەی ئێستا؟ وەڵی من هەر ئۆتۆمبیلێکم هەیە بۆ هاتوچۆکردنی خۆم هاتوچۆی سلێمانی و خەچەخانەی پێ یەکەم، بەڵام ئەوە ئێستا لەو جاوە ئەو ماوەی 38 ڕۆژەم ڕێگیریە دروست بووە. ئێمە ڕاستە لە گەرمیانە بە ئازادانە ئەسوڕێنەوە سوپاسی بەرپرسەکانەکەین، بەڵام برایانمان لە شاری سلێمانی بە ڕێژەیەکی زۆر لە کار و کەسابەت و دەوام و ئەوانە هەمویان پەکیان کەوتووە، ناتوان بچنە سەرکارەکانیان. فشارێکی زۆرمان هەیە، بەشێک لە کەناڵەکانیش خزمەت ناکەن، یعنی ئەوەنی لەگەڵ ئەم چینە فەقیر وەژارە بن. ئێمە چیمانەوە لە حکومەت داواکەین ئێمەش نزبەیەکی پارە ئەدەین بۆ ئەوەی ئۆتۆمبیلەکانمان بە یاسایی بکرێ و لەم کێشە و گرفتێ لە نەجاتمان بێ، بە ئارما، بە زانیاری ئاسایشە، بە ژمارەی حکومیە. یعنی واتە ئێوە خۆتان لە سنووری گەرمیانە دەستگیر ناکرێن، بەڵام هاوخەمی هاوڕەکانتان لە پارێزگای سلێمانی بەڵێ بە دڵنیاییوە زۆر زۆر دوێنێ ئەو دیمەنانەی کە بینیمان بەو شێوەیە زۆر دڵگران بوون بۆ هاوڕێکانمان. یعنی بڕێ چیرۆک و باسکردن و خواستەیە لە خۆپشاندانە، یعنی زۆر نیگەرانین هاوڕێکانمان لەوێ حەسەر بوونا. یعنی ئۆتۆمبیلەکان بە ڕێژەیەکی بەرچاو لە زەرەرایە، هەر یەکیمان 50 60 تا 70مان پێداوە، ئێستا هیچ هیچ ناکات. چەند ئۆتۆمبیلتانە چەندێکتان پێداوە ئێستا چەندەکا لە بازاڕە؟ بەڵێ سەرەتا بەخێر بێن، ئەمە یەک ئۆتۆمبیلمانەیە شخصی هەر بۆ عایلی خۆمانە، یعنی تایبەتە یەک ئۆتۆمبیلمانە ئێستا هەر بە تەواوی لە زەرەرە، نەک چەندێ لە زەرەرە، بە تەواوی لە زەرەرە. چەند پێداوە کاتی خۆی من 78 گڵام پێداوە، ئێستا کێ گەڕیدی بە 6 گڵابی بوو کەمتری شەکات نە هەر نایکە. بابەتی ئەوەش کێمە هاو خەمی خۆمان و پشتیوانی خۆمان بۆ برادرانی سلێمانی ئەوەیە دڵنیان ئەمڕۆ لە سلێمانی سبەی لە کەلاریشە بڕیارەکە دەرچووە، بڕیارەکە هەر زۆر نامەنتەقیە. تۆ ئەتەوێت ئەم سیارانە نزیکەی 70,000 زیاترە سەری و 70,000 بە ئێماڵی بیوەنە دەرەوە. پرسیارەکە لێرە ئەوەیە چۆن هاتەوتە ناوە، کێ هێناوێتی کاتێ خۆدرەکەت پێداوە پارەت وەرگردو، هەر سیارەی 30 گڵای لەسەر وەرگیرەوە کە داخل کراوە، شەرعێتت پێداوە، لە بازارە کڕین و فرۆشتنی پێکراوە. ئێمە دوای 3 ساڵ 4 ساڵ سیارەمان کردەوە، کاتێک کڕیمان لە وتمانە ترسی نییە، 1 و 2 نییە، شتەکان زۆر زیاد لە حەدا. بابەتی ئێمە و کێشە و گرفتی ئەم سیارە بێسەرەتانە نەوەزیری ناوخۆتمان چارەسەریکا، نە سەرۆکی ئیدارەی گەرمیانە، نە ئیدارەی نە پارێزگای سلێمانی، تەنیا لای سەرۆکی یەکێتیە. 3 دانە ساڵە 4 دانە ساڵ ئەم سیارانە بە ئیسراحەت بەسەر جادەکانە سوڕێن، هیچ کێشەیەکیان نییە. سەبارەت بۆەوەی ئەڵێن ئەم سیارانە کێشە و گرفت دروستەکان لەسەر جادێ، بابە مە هەشتێکی وان نییە. 70,000 سیارە ڕێژەیەکی زۆر زۆرە، تۆ هەر هەفتاکەی کێشە و گرفتی نەوێ. خۆ ئەگەر باسی ئەو کە کێشە و گرفت سیارەکانی ترەوەی کێشیان نێمانەی کێشیان نییە. بابەتی ئەوەی کە ئەمڕۆ ئەم سیارانە ئەمانەتیان تیانێ گوتون و تۆڵنین ویان مەرجی سەلامەتی تیان شتی وان نییە، دوورە لە ڕاستی وەم بابەتە. تۆ پێ دوایە ئەم سیارانە مقابل ئۆپڵێک و مازەیەک باش نەبن؟ وەڵا سیاری وایە بەخوا هەر ئەی کڕی بە 20 گڵا 100 متر پێ ڕێگەی گەرەک 500 زارەی دەبانی. ئەم سیارانە لە ڕووی تونوتۆڵی و سەلامەتی و زۆر ئەتوانم بڵێم هاوشێوەی سیارەیەکی مۆدێرە تازەکان چاکە. بەڕێزگان ئێوە ئەتانوێت چیتان بۆ بکرێت ئەمڕۆ لێرە گربوونەوە؟ وەڵای ئێمە لێرە گربوونەتەوە یەکەم بۆ پشتیوانی برایانمان لە سنووری سلێمانی و ئیدارەی ڕاپەڕین و هەڵەبجە و منتیقەکە بە تەواوەتی دەستکراوە بنە خاخایانە ئەڵن نەبچنە سەر جادە و ئۆتۆمبیلەکانشان بە شێوازێ دەربکەن لە ماڵەوە. ئەتوانن ئۆتۆمبیلەکانتان لە سنووری ئیدارەی گەرمیان بەنە دەرەوە؟ ئێمە لە سنووری ئیدارەی گەرمیانە بۆمانێ ناوی گەرمیانە هاتوچۆ بکەین، بەڵام لە سەیتەری عربەت بۆمانێ داخل بین لەوێ دەست بەسەر ئۆتۆمبیلەکانمانەگەری ئەمان گێڕنەوە بۆ سنووری خۆمان. و داواکاری ئێمە ئەوەیە ئەم سیارانە کە داخل بۆ کاتی خۆی خەڵکی فەقیر هۆژار داخلی نەکردو، کەسی دەستڕۆشت و داخلی کردو. ئێستاش شتێکمان بۆ بکەن ئەوە خەڵکە ئەو خەڵکە پارەی داوە هەمووی ماڵ نییە لەم شارەیە سیارەی نەبێ لەمانە. یعنی ئەوە بڕۆیسە بڕۆ هەر گەڕێکێک کابراگەر ئۆتۆمبیلی کەی هەبێ لە ماڵە دانێکشی لەمانە هەیە لەبەرچێ لەبڕۆ ئەم سیارانە بێ کەمترین ڕووداوی دروست کردو ئەم سیارانە لە سنووری کورسانە بەکاملی. داواکاریمانەوەیە ڕێگاکە بەڕووی برادران و ئێمە شا بکرێتەوە بەرەو سلێمانی و ئەوانە هاتوچۆ بکەین. من خۆم دەوامم هەیە نەچوومەتەوە بۆ دەوام. لەکوێ دەوامەکەی خۆت؟ دەوامم لە سلێمانی نەچوومەتەوە بۆ دەوام، لەبەرەوە چەندێکە نەڕۆشتەوە بۆ ئەوە 2 هەفتەیە نەچوومەتەوە بۆ دەوام.
باش هیچ کێشت بۆ دروست بۆ وڵات کێشە دروستکردنەکە چیە کێشەکە زان وەزعەکە ئاوایە و کێشە دروستنەکەش مۆڵەتم کرۆتمە کاکە ناتوانم بێمەوە بۆ دوام چکە سیارم پێنێ و بە ئەوە حاڵی موچەکەشە ناتوانیت بە هاتو چۆ بکەیت و بە پاس و تەکسی بڕۆی خەڵکمانەیە نەخۆش بۆ نمونەی ئەمبرای نەخۆشخانەی هیوایە خۆی باش ئەمە موچەکەی بەشی ئەوە کە هاتو چۆی پێ بکات نە بە سیارەکە خۆشیە لەن هاتوچۆی سلێمانی بکە و کێشەکانی چارەسەر بکات.